لێرە تو ماسی گریشی لێرە ماسی هەیە یان لە شوێنێک زیاتر ماسی بەعام ماسی نەمایە کاچ بەڕێز لەبە کارەبای 25 بەلەم بەشە ئیش دەکەن یەک لەوانە ئەمن لە هەمیانش خراپترن بەسەوە ساڵەکە وازمینایە داواکارشم لە هەمووی پێداچوونەوەش بکەن وازدەوەی بینن حکوومەتیش تون کاتن ژینگەشی بنێری ژینگەشی تونند ئەو سێماگەی منعی بەڕاستی چاوی لە سەبیتن ئەوەی دەرچێنی ناوی چیە مفرزەی دەرچێنیتن ئەو شانە ڕاگری ئەو بەلەمانە ڕاگری کە ڕاوی نەکەن لە بۆ ئیسیفادەی زۆر لۆمەیە ئەگەڵ سێماگەی ڕاو نەکرێتن پشتی ئەو سێماگەت بڕ ڕاوی بکە یعنی زۆر خۆش دەبیتن ماسی زۆر دەبی کەسێک لۆ خۆشی خۆی دێ لێرە بە قولاوی ماسی دەگریان بە تۆڕی نییە ماسی بەخوای ئەگەر قژالەی بگریان نەعاال شتێ خەلکی بگریتن ئەگەر تەبانە شتیوا بە جێمایە لە بە سەرگە قولاوی بگەنە لە چیە ماسیەیە لێرە ماسیما ئەو سەروی لە 2005 تا ئێستا ڕۆژانە کارە با ڕۆژانە کاچ بەرەز ماسی نامینێتن